ڕۆژی دووشەممە بارگای مەکتەبی سیاسی کێتی لە کەرکووک دەبێتە وێزگەیەک بۆ کۆبنەوەیەکی بەرفراوانی سەرکردایەتی حیزب و لایەنە کوردستانیەکان لە کەرکووک سەرکردایەتی بەشێک لەو لایەنە کوردستانیانەی کە ئامادەی کۆبنەوەکەی ڕۆژی دووشەمە دەبن جەخل لەسەر گرنگی کۆبنەوەکە دەکەن وەک هەوڵێک بۆ دەربازکردنی کەرکووک لەو کێشەوە ئەستەنگانەی لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا دووچاری کەرکووک بوونەتەوە. ئەوەی کە خاڵی گرنگ بێ لە کۆبنەوەکە باز بکرێ مەسلەی وەزعی کەرکووکە مەسلەی ئەو با بڵێن درێژە کێشانی مەسلەی بەعسکەرکردنی کەرکووک و بڕیارە تاگلایەنەکان و بڕیارە دەستوریەکانی مەحافزی بۆ وەکالەتی کەرکووکە ئومێ دەکەین بتوانین هەموو لایەنەکان هاوڕابین لەسەرەوەی پلانێک بۆ استراتیزیەک بۆ پلانەکانی خۆمان دابنین و گرنگە بەڕاستی هەموو لایەنەکانیش بەشداری تیا بکەن لەوەش گرنگتر ئەوەیە کە ینی قەنەعەتێک هەبێ بۆ ئەوەی پێکەوە کار بکەین قەنەعەتێک هەبێ بۆ ئەوەی پێکەوە چالاکی بکەین قەنەعەت ینی با بڵێن پرۆژە و بەرنامەمان بۆ ئەم قۆناغا ینی بەرنامەمان بۆ ئەم قۆناغە چکە ئەم قۆناغە جیاوازە لە ساڵانی ڕابردوو جیاوازە لە کۆبنەوەکانی ڕابردوو ئێمە ئێستا لە کەرکووکە قەدرێکی زۆر لە کوور دەکرێ قەدرێکی زۆر یعنی شتی نادەستوری زۆر ئەکرێ کۆبنەوە نزیکمانەکاتەوە کۆبنەوە توانێت نێو ماڵمان زیاتر ڕێخاتەوە بەڵام پێویستە و کۆبنوانی کەیکەین لەمە دوا گرنگتر مامەڵی لەگەڵا بکەین و بە دووادا چوون بۆ بڕیارانە بکەین کە بڕیاری لەسەر وەرەگرین دۆخەکەش ینی ئەو حکومی کە لێراکرێ بەداخەوە کە تا ئێستا حکومی سەربازی حکومەکە لێرە دەسەڵاتی مەدەنینێ ئەمە ئیش بکەین لەسەرەوەی کە بەتایبەتی لە ڕێگای قانون و یاساوە و لە ڕێگای محکمەی اتحادیەوە یا لە ڕێگای حکومەتی نوێ چونکە ئێستا گۆڕانیشی گەورە لە حکومەتە دروست بوو ئێستا عبادی نەماوە و عادل عەبدولمادی سەرۆکی حکومەتە بەدڵنیاییەوە ئەیڵێم هەموو حیزبەکان زەرورە پێکەوە بین و هەمومان کاریگەر زیاتر دروست دەکەین و هێز بەخشین بە خۆمان بە نەتەوەکەمان بە گەلەکەمان و لە بەرامبەریشمان چۆکدادن و واتوانم بڵێن پاشەکشت دروست دەکات بۆ ئەوان پرسی بڕکردنەوەی ئیدارە کە ئێستا فەراغێکی ئیداری لە شاری کەرکووک هەیە و پرسی دۆخی ئەمنی شاری کەرکووک کە ئێمە ئەزانین هاوڵاتیان لێرە بە چ دۆخێک کاتەیە پەڕن و پرسی تەفکیلکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پرسەکانی تریش کە لە بواری ئابووری و لە بواری کۆمەڵایەتی کە کاریگەری زۆر نەرێنی دروست کردو لەسەر دەرونی تاک بە تاکی هاوڵاتیانی کەرکووک و بە تایبەتی کورد لە شاری کەرکووک ئەگەر لە ڕابردووە ئێمە پێویستمان بە یەکڕیزی هەبوو بێبەوەی کە کێشەکانمان چارەسەرکەین ئێستا ئەگەر دواکەوین لە یەکڕیزی کۆدەنجی لە شاری کەرکووک دواتر بە یەکڕیزیش لەوانەیە چارەسەری کێشەکانمان بۆ نەکرێت چونکە دواخستنی یەکڕیزی کێشەکان کەڵەکە بووە کات وەوا کات کە لە ئایندەیە ئێمە نەتوانین ئەو کێشە کەڵەکە بووانەی کە لە ڕابردوو مایەوە بەسایی تێکچوونی یەکڕیزیەکە کێشەکان ئێستا گەورەتر و بەهێزترە بن لە دەسەڵاتی ئێمە نامێنێ بۆ چارەسەرکردن و ئێمە شتێکی خراپ بۆ نەوەکانی دوای خۆمان بەجێدێڵین. جێگری لێپرساوی مەڵبەندی کەرکووکی کێتیش تاکیل لەسەر یەخستنی هەڵوێستەکان بۆ ئاسایکردنەوە ڕەوشی کەرکووک دەکاتەوە و پێی وایە پێویستە هەموو لایەنەکان لەو کۆبنەوەدا بەشدار بن. ئێمە بینین نەتەوەکانی کە بۆ خۆیان یەک دەسن کە هەر کارێک دێتە پێشەوە مؤتەمەرەکان مؤتەمەری سوحفیەکان پلاندانن بەرنامەدانن بۆیە ئێمەش لێرە لە کەرکووک حیزبە کورسانیەکان یەکڕیزینی و ماڵی کورد زەرورەتێکی پێداویستی کەرکووکە پێداویستی خەڵکی کەرکووکە لە ئێستاشە ئێمە لە کەرکووک هەموو حیزبە کورسانیانەی کە لە کەرکووک کار دەکەن هەڵاسۆڕێن پشت و پەنایشی باش بوونە بۆ میلەتەکەمان بۆیە من پێم وایە ئەوانەی خوانە دزنەوە لە کەرکووک بە هەر بیانویەک بێ ئەوە غەدرێکی گەوریە لە میلەتەکەمان بۆیە ئەبێ هەوڵ بدەین ئێمە زوو لەگەڵ یەکتریا کۆک بینەوە ئەو پلان و بەرنامانەی کە دژی میلەتەکەمان ئەکرێ یاخود لە ئیدارەیە خراپەکاری بەرامبەر بە میلەتەکەمانەکرێ هەمومان یەک دەستبین بۆ بەرپەرزدانەوەی هەر حاڵەتێک کە نەخوازراوە بێ. لایەنێکە پێشبینی دەکرێت بەشداری کۆبنەوەکە نەکات پارتی دیموکراتی کوردستانە ئەمەش بە بۆ چوونی چاودێران بۆ ئەو ڕایە دەگەڕێتەوە کە ئەو لایەنە پێی وایە کەرکووک داژی کراوە و هەرێمە شەوای کردووە ئەو لایەنە سیاسیە بارگەکانی بۆ شارەکە نەژێڕێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.